هەڵەبجەکەی جارانم ئەمێستاکەش جێ ژیانم هەناسەم هێندە دڵگیرە شنە و جوانی باخی میرە خانمەکەی حەوشەی پاشا ناگۆڕمەوە بە هەزار شا خامەکەی ئەحمەد و گۆران تا ژیان ماوە هێمان بۆ ژیان هاژەی شمشاڵەکەی مینا پڕ لە ئاواز و ئەوینە پروشەی وردەبارانم مژدەی عشقی بەهارانم من نامرم و ناتوێمەوە لەگەڵ باران هەردێمەوە بەناوی خوای بەخشندەی میهرەبان کاڵە ڕەناسم ڕاڵەتان پێشکەش دەکەم تەوەری ڕاڵی ئەمڕۆ تایبەت دەکەین بە پارێزگای هەڵەبجە و دۆخ و گوزەرانی تەواوی پارێزگاکە و دانیشتوانەکەی لە ئێستادا بە میوانداری زۆر بەڕێز کاک عادل عیزەت کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵەبجە. کاک عادل سوپاس بۆ ئامادەبوون لە ڕاڵی ئەمڕۆ. سوپاس بۆ تۆش کاڵەخان زۆر خۆشحاڵم. خۆ دەزانی خۆ هەڵەبجەیت تەوەڕەکەمان پرسیار و قسەی زۆر هەڵەگرە بەڕاستی من نازانم لەکوێوە دەست پێ بکەم ئەگەر بتێوێت لەسەر ناسنامەی هەڵەبجەوە هەڵەبجەکان شتێکمان پێ بڵێیت و دەستپێکێک بێ بۆ ڕایڵە. سوپاس. بەناوی خۆی بەخشندە و میرەبان زۆر سوپاس بۆ تۆش شارێکی زۆر جوانە پێشکەش کرد. منیش لەسەر هەڵەبجە ئەڵێم هەڵەبجە شاری مەوەسە مەلا عوسمان عەبدولعەزیز ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت شاری هەزاران شەهیدی چیما باران و بریندار و لێ قەوماوە شاری هەزاران شەهیدی کاروانی ئیسلامی و خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردستانە شاری شاعران و حوجرەی فەقێیانە شاری هەزاران مرۆڤی گوندنشینی دڵپاکی هەورامان و شارەزور و هەورامانە. هەڵەبجە بۆ ئێمە ناسنامەی کووردە ناسنامەی ئیسلامەتیە بۆ دەسەڵاتێکی خۆسەپێن و داپڵۆسێنەریش بە درێژایی مێشوو تورەکەی سوال بووە بۆ کۆکردنەوەی داهات بۆ خۆیان و ئێستاش دەسەڵات هەمان ئەم هەڵەبجە پاک و بەرین و پیرۆزە وەک فرۆژگایەک دەڕوانێت و لێ سەیری دەکات بۆ کۆکردنەوەی دەنگ و ڕازیکردنی خەڵکێک کە ئەگەر بێت و ئەوان بە پارە و بەسەرەت و سامان نەبێت ئەسڵەن هەر ڕێگە نادات ماڵەکەشی بکەنەوە و سوپاس بەخوا سەر ڕای ئەوەش کە ئەو هەمووە پارە و داهاتە ئەڕژێن بەسەر خەڵکی هەڵەبجەدا دیسان هەڵەبجە پاراستنی شوناسی ئیسلام بوون و ئیسلامەتیەکەی لە ڕێگەی نوێنەرانی موسڵمان و دەستپاک و دەوێن پاکەوە بە ئەرکی خۆی دەزانێت و داکۆچی لەسەرەکە. کاک عادل خەڵکی هەڵەبجە ڕاستە برینیان زۆرە و برینەکانیان ئەوەندە قوڵە هەرگیز ساڕژ بوونی نیە وەکو خۆیان دەڵێن بەڵام لە دوای بە پارێزگا بوونەوە دەڵێن دۆخی هەڵەبجە خراپتر بوو باشتر نەبوو. گرنگی بە پارێزگابوونی هەڵەبجە لە شوێیە بوو ئەگەر باس لەوە بکەین بۆی باس لە دۆخی ئێستای هەڵەبجەیەکان بکەین و چ شتێکی لە ژیانی دانیشتوان و خەڵکی هەڵەبجە گۆڕ. خۆی بۆ خۆی بوونی هەر شارێک بە پارێزگا ئەگەر بێت و ڕێکارە یاساییەکان ڕێکارە قانونیەکان وەکو خۆی جێبەجێ بکرێ بۆی بەڕاستی بڕیارێکی گرنگە. هەڵەبجە شەو کاتە کە بڕیاری بوون بە پارێزگای دەرچوو بۆ هەڵەبجەیەکان مای دڵخۆشی بوو. من بیرمە ئەو کاتە کە سەرەتا بڕیارەکە لە دەرچووندا بوو لە پەرلەمانی کوردستان دوایەوەی کە بە فەرمی کرا خەڵکی لە دەرەوەی شاری هەڵەبجە و لە دەرەوەی بازنەی هەڵەبجە بەکو هەورامان وەکو سیروان مەبەستمە یا شارە زور ئاهاتن لە هەڵەبجە زەویانە کڕی و ئومێدێکیان بە ئەم بوون بە پارێزگایە هەبوو بەڵام بەداخەوە لەبەر بێباچی دەسەڵات بۆ ئەم بڕیارە لەبەر جێبەجێ نەکردنی بڕیاری بوون بە پارێزگای هەڵەبجە لەلایەن دەسەڵاتەوە ئێستا لە هەڵەبجە لە دوای ئەوەوە کە ئەو بڕیارە دەرچووە زیاتر لە 1000 ماڵ لە هەڵەبجە ماڵی خۆیان جێهێشتووە و ڕویان لە شارەکانی تری هەرێمی کوردستان کردووە. ئەلبەت کە مناڵێم هەڵەبجە مەبەستم خوورماڵ و سیروانیشە کەوا بوو ئەم بڕیاری بوون بە پارێزگایە و جێبەجێ نەکردنی لەلایەن ئەم دەسەڵاتەوە کە هەر جاری لایەنێکیان لایەنەکەی تری دەسەڵات بە تاوانبار دەزانێت و هەردوو لایەنەکەش ڕاست دەکەن و هەردوو دەسەڵات کە لە کوردستاندا حکومڕانیەکەن تاوەکو ئێستا هەڵەبجەیان فەرامۆش کردووە هیچ سوودبەند بوونێکی بەخۆیەوە نەبینی سەرڕای ئەوەش کە سوودبەند نەبوو خەڵکی هەڵەبجە ئێستا ژیان و گوزەرانیان زۆر لەو کاتێک کە هەڵەبجە قەزا بووە خراپترە و تەنانەت زۆر جار ئێمەی هەڵەبجەیی وێنەی کۆنی هەڵەبجە لە پێش ساڵانی هەشتاکان دەبینین خودی ناوبازاری هەڵەبجە ئەو وێنەی کە پێشتر هەبووە ئەو کاتە هەڵەبجە جوانتر بووە بازارەکەی شایستەتر بووە بۆ ژیان بۆ ئیشکردنی هاوڵاتیانی لەوەی کە ئێستا لە ساڵی 2024دا دەژین و جەنابتان پرسیاری پارێزگاربوونی هەڵەبجە لێ ئەماکە. من هەر خۆی ئەمەوێ ئێستای هەڵەبجە گرێ بدەم بە ڕابردووی هەڵەبجەوە. کاک عادل ئەم بڕیارە کە درا لەسەر دیراسە و هەڵسەنگاندن و پێداویستەکانی خەڵک درا یان نەخێر بە پێچەوانەوە لەسەر هەندێک ئەجێندای تایبەت بێگومان بڕیاری بوون بە پارێزگاری هەڵەبجە
بوون بە پارێزگای هەڵەبجە یەکێک لە فاکتەرە سەرەکیەکانی ئەو قوربانیە گەورەیە کە هەڵەبجەیەکان پێشکەشیان کردووە بە خەباتی گەلی کورد بە درێژایی مێژوو هەر لە سەردەمی مەلیک مەحموودەوە کە لە هەڵەبجە لەو سنوورەی هەورامانە شەڕێکی گەورە لەگەڵ دەسەڵاتی داگیرکەرا کراوە تا ئەمڕۆ ئەمە خۆی بۆ خۆی بڕیارێکی مێژووی شۆڕژگێڕانەی هەڵەبجە بوو. بەڵام لە ڕووی جێبەجێکردن و بە یاساییکردنی ئەم بڕیارەوە هەتاوکو ئێستا ئەم پرۆژە یاسایی بە پارێزگاکردنی هەڵەبجە لەسەر دەستی جووت حیزبی دەسەڵات کە زۆرینەن لە پەرلەمانی عێراق ڕاگیراوە و تاوکو ئێستا جێبەجێ نەکراوە. گەنجانی هەڵەبجە ئەوەندە بێبەش کراون لە ژیان ئەگەر ئێمە خۆمان لەناو گەنجانی هەڵەبجەین ژیانیان لەگەڵاکەین گوزەرەکەی لەگەڵیان قسەیان لەگەڵاکەیت جگە لە کەمینەیەکیان نەبێت کە دەسەڵات بە بەڵێنی دامەزراندن و بوونیان بەهێزی سەربازی خزمەتێکی کەمیان ئەگەر بکات کە ئەوانش ناومێدن لە دەسەڵات بەڕاستی هیچ ئومێدێک و هەستانەوە و فاکتەرێکی ژیانکردن لە هەڵەبجە بەدی ناکرێت. دەنگۆیەکی بەرفراوان هەیە لەنێو خەڵکی تاوی هەرێمی کوردستان و هەڵەبجە بە تایبەتی و ئەو شارانەی کە کەم خزمەتنەوەکو هەڵەبجە دەڵێن کە دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازی دەکات لە پێشکەشکردن و ئەنجامدانی پرۆژەی خزمەتگوزاری لە نێوان شارەکاندا. ئەمە ڕاستە؟ بێگومان ڕاستە. ئەگەر تۆ سێری هەڵەبجە بکەیت بە ئێمە بەداتا قسە بکەین بۆ ئەوەی شتێک نەڵێن کەوانە بێ. لە هەڵەبجە ئێستا زیاتر لە 200 پرۆژەی وەهمی کە حکوومەت پێشتر بانگەشەی جێبەجێکردنی کردووە وەستاوە. لە نێو خودی شاری هەڵەبجە بەشێکی زۆری پرۆژەکان من سەرمایهداری گەورە لە هەڵەبجە ئەزانین جۆمان لە قسەیان گرتووە پێشتر کە پرۆژەی نیوە ناچڵ کردووە حکوومەت ئەو پارەش کە سەرفی کردووە سەرمایهدارەکە جێبەجێ ناکات. کەوا بوو ئەمانە حکوومەت بە ئەنقەست بە تایبەت ئەم شارە بە هی خۆی نازانێت بۆیە پشتگوێی خستووە. لە نێو شاری هەڵەبجە ڕەنگە تۆ پێ سیر بێ هەتاوکو ئێستا تا ئەم بەروارە یەک قوتابخانە نییە کە حکوومەت یاریێمی کوردستان سپۆنسەری کردبێ و کردبێتەوە. ئەوەی کە هەیە یا ئەوەی خێرخوازان کردویانە وەکو بەڕێز کاگاسۆی حاجی محەممەد یا ئەو بەڕێزانەی ترکە ڕەنگە ناوی هەنێکیانم لەبیر نەبێت بەدەر لە قوتابخانەش تەنانەت یەکەمین نەخۆشخانەی شاری هەڵەبجە لە سەردەستی بەرپرسی مەڵبەندی ئێستای هەڵەبجەی کۆمەڵ کاک حاجی عەبدوڕەحمان و لە ڕێگەی ڕێکخراوێکی بیانیەوە کە ئەو کاتە دەسەڵاتی چەکداری بزوتنەوەی ئیسلامی لە هەڵەبجە هەبووە یەکەم نەخۆشخانە لەم شارە ئیسلامیەکان بۆ هەڵەبجە هێناویانە و توانیوانە ئەو ڕێکخراوە بێنەوە خزمەتە بکە. پاشەکان عادل هەر بێت چاوەڕی دەستی کەسانی خێرخواز بین. ئەوە پرسیارێکی جوانە با من پێش تەوان تا ساڵی 2003 ئەم دەسەڵاتە بیانووی بە هەڵەبجەیەکانە گرت کە ئیسلامیەکان لە هەڵەبجە باڵادەستن لە کاتێکا خودی حکوومەتی یاریێمی کوردستان لە هەڵەبجە بووە هەتا تەوێڵا حکوومەتی یاریێم مدیرناحی هەبووە. بەڵام بایم باسی پێش 2003 بکەین خودی ئەو پرۆژەی ئاوەی کە ئێستا لە هەڵەبجە هەیە لە ئەحماوەوە با بڵێن ئاوی زەڵمە سەرچاوی زەڵماتۆتە هەڵەبجە خودی ئەو پرۆژەی ئاوە لە سەردەستی مامۆستا جەمیل عەبدوڕەحمان قایمقامی هەڵەبجە و لە ڕێی کۆمەڵێک ڕێکخراوی بیانیەوە لە هەڵەبجە کراوە کە جەنابیان قایمقام بووە لەسەر لیستی بزوتنەوەی ئیسلامی. بەڵام لە دوای ئەو بەروارەوە دەسەڵات سەلماندی کە دۆست و خۆشەویستی خەڵکی هەڵەبجە نییە. هیچ پرۆژەیەک لە شاری هەڵەبجە نەکراوە کە ئەگەر بێت و 1 ملیۆن دیناری بۆ دانرابێت 100,000 بۆ سەرف کرابێت. تەواوی ئەو پرۆژانەی کە لە هەڵەبجە کراون هەمووی وەکو بابەتێکی وەهمی سیر کراوە خەڵکی هەڵەبجە چاوەڕێی کردووە پرۆژەکە جێبەجێ بکرێت وەکوتم 100 پرۆژە لە هەڵەبجە تا ئێستا وەسێنراوە. هەڵەبجە ئەکرێ ئێمە بڵێین شاری دانانی بەردی بناغەی وەهمیە پرۆسەیری ئەو بەردە بناغانە بکە کە لە ڕابردوو بەرپرسانی وڵاتە کردویانە هیچی جێبەجێ نەکراوە. بابەتێکی تری گرنگ کە لە هەڵەبجە ئێمە ئەبێ بەڕاستی دیقەتی لەسەر بدەین نەک هەر حکوومەتی یاریێمی کوردستان هەڵەبجەی فرامۆش کردووە تەنانەت ئەمانە ئەوەنە ڕووقایی من کاتێک کەسێکی دەوڵەمەند پرۆژەیەکی خێرخوازی لە هەڵەبجە کاتەوە ئەمانە ئەیەن شانیانیانە کامیان لە پێشا قردێلەی پرۆژەکە ببڕێت و خۆی بکاتە ساحێبی ئەم پرۆژەیە لە کاتێکە ئەسلی پرۆژەکە ئەمانە لێی بەشدار ڕێبوونتیە و خەڵکی تر لە هەڵەبجە جێبەجێ کردووە. با لە خزمەتگوزاریەکان بمێنینەوە خۆتە زانی هەڵەبجە سنوورێکە لە کردی گەشتیاریە یعنی دەوڵەمەندە بۆ من ئەحمەد ئاوامانەیە سەرچاوی زەڵمانەیە و بیارە و تەوێڵە و ئاوێسەر و کۆمەڵێک شوێنی دیکە تا ئێستا تا چەندێک توانراوە گرنگی بەم کەرتی گەشت و گوزار بدرێت لە هەڵەبجە و ببێتە ئاوەدانی بۆ شار و سنووری هەڵەبجەش. لە ڕاستیا کەرتی گەشت و گوزار ئەکرێت فاکتەرێکی زۆر سەرەکی بێت بۆ ڕزگارکردنی
ئەو بەناو دامەزراندنەی کە بکوژی ئابووری دانرێ لە چ ڕوویەکەوە ئەگەر حکوومەت یاریێمی کوردستان دۆستی هەڵەبجە و هەڵەبجەیەکان بواە وەک جەنابتان وتان ئێمە زەڵم و ئەحمەداوا و عەبابێلیە و باوە کۆچەک و ڕووباری سیروان و کۆمەڵێک شوێنمان هەیە کە هەمان ئەم شوێنانە لە شارێکی نزیکی خۆمان کە وڵاتی ئێرانە و شاری مەریوانە بڕە سێریکە ڕۆژانە لە تەواوی وڵاتی ئێران و تەنانەت عێراقیشەوە خەڵک ڕوو لەم شارەکات و ڕوو لە کەرتە گەشتیاریەکانیەکات حکوومەت یاریێمی کوردستان نەیتوانیوە گرنگی بەم کەرتە گەشتیاریانە بدە تەنانەت ئێمە ئەگەر لە هەڵەبجەدا حکوومەت یاریێم دۆستی هەڵەبجە بووایە یا کەتی یا لایەنی دەسەڵات لە هەڵەبجە دۆستی هەڵەبجە بووایە دەیتوانی بە هەزاران گەنج و لاوی ئەم وڵاتە لە ڕێی کەرتە گەشتیاریەکانەوە بخاتە سەر کاری خۆیان هەلی کاریان بۆ بڕەخسێنێت هەڵەبجە یەکێک لە جوانترین شارەکانی نەک کوردستان عێراقیشە بەڵام ئیهمالکردنی ئەم شارە وای کردووە کە کەرتی گەشت و گوزار لە هەڵەبجە جگە لە کۆمەڵێک دوکانی کەم کە بە چەند خەڵکێکی بەڕێز خۆیان سپۆنسەریەکەن لایەنی بژێوی ژیانی خۆیانی لەسەر دابینەکەن حکوومەت یاریێمی کوردستان نەیتوانیوە ئەم فاکتەرە سەرەکیە بەکاربێنێ بە بەرژەوەندی خۆی ئەمەش تەنها و تەنها سەلمێنەری ئەوەیە کە ئەم دەسەڵاتە دۆستی هەڵەبجەیەکان نییە زۆر شاری تر و شارۆچکەی ترمان هەیە کە من نامەوێت ناویان بێنم ئەگەر بە ڕێژە وەریگرین لە سەدا 20 سنووری هەڵەبجە و هەورامان و سیروان جوان و گەشاوەنین بەڵام گەورەترین ئیحتیمامیان پێدراوە تەلیکابین و پرۆژەی گەورەیان تیا دروست کراوە خەڵک لە تەواوی عێراقەوە ڕویان تێکات سەرڕای ئەم هەموو فەرامۆشکردنش دیسان هەڵەبجە هەر شوێنێکی گرنگە بۆ گەشتیاری بەڵام ئیهمالکردن و فەرامۆشکردنەکەی بۆتە بابەتێکی سەرەکی کە خەڵک بە ڕێژەیەکی کەمتر ڕوو لەم شارەکات و کەرتی ئابووری لەم شارە بە ڕێژێکی زۆر کەم بژانۆتەوە کاگادل باس لە گەنج کرد خۆتە زانی ساڵانە هەزارها دەرچووی دانەمەزرا و دێنەوە ناو کۆمەلگە و هیچ ئیش و کارێکیان نییە گەنجانی هەڵەبجە سەرقاڵی چین بە چیەوە خەریکن گەنجانی هەڵەبجە بەسەر دوو حاڵەت دابەش بوون کەمینەیەکیان لەلایەن دەسەڵاتەوە کە ئەمانە خەڵکی خوێنەوار و ڕۆشنبیر و خاوەن شەهادەی بەرزن بەداخەوە تەنها لە سلکی سەربازی بۆ مەبەستی خۆیان دامەزراون بەشێکی زۆر هەرە زۆری هەڵەبجەیەکانی تریش گەنجانی داوێن پاک و دەستپاک و ڕوولەخوان کە ئەمانە لەبەر نەبوونی ژیانیان ڕۆژانە لە چایخانەکان و لە نێو بازار و کوچە و کۆڵانەکانە بە بێکاری ژیان بەسەرەبەن توانایەکی گەورەی مرۆیی لە هەڵەبجە هەیە بڕوا بکە کاڵیخان جگە لە هەڵەبجە من بەوەستم پارێزگای هەڵەبجەیە بەگشتی لە هیچ شوێنێکی عێراقا نییە کۆمەڵی خەڵکی داوێن پاک و بە ئەخلاق و ڕەوشت بەرز و نیشتمان پەروەر کە ئەمانە ئیهمال کراون هیچ بابەتێکی سەرەکی بۆ ژیانیان دابین ناکرێت هەر بۆیە دەبینین زۆرترین ئەو گەنجانەی کە کۆچەکەن بۆ دەرەوەی وڵات لە نێو شاری هەڵەبجەی ئێمن ئەگەر ئەمانە بە بابەتێک بە لایەنێکی فەرمی دەسەڵات هەلیکاریان بۆ بڕەخسێنێت مەرجنی ئەم هەلیکارە لە ڕێی دامەزراندنەوە بێت لە کایە حکومیەکان ئەگەر حکوومەت بووە لە ڕێی کایە لە کارتە تایبەتەکاندا دەیتوانی هەزاران لەمانە ئیسپادە لێ بکات و بژێوی ژیانی خۆیان و تەنانەت وڵاتەکەشیان بە باشترین شێواز پێ بەڕێوە بەرێ بەڵام دەسەڵات چونکە نایەوێت خەڵک ڕوو بکاتە ژیان و گوزەرانێکی ئاسایی خۆی دەیەوێت یا چەکداری ئەو بێت یا لە هەڵەبجەدا ئەوەندە بێزار بکرێت کە شارەکەی جێبێڵێت و بەرە وڵاتانی دەرەوە کۆچ بکات ئەمانەی فەرامۆش کردووە بەداخەوە کاگادل ئەڵێن هەڵەبجە ناوچەیەکی دوورە دەستەوە کۆمپانیەکانان بیانۆیان هەیە بۆ بیانۆکەنیانە هەڵەبجە لەوێ پرۆژەکانیان و کارەکانیان جێبەجێ بکەن ئەمە تا چەند زەربە و کاریگەری نەرێنی لەسەر بازار و ئابووری هەڵەبجە بەگشتی هەیە ئەوە فێڵێکی دەسەڵاتە کە دەیەوێت بەم جۆرە خراپیەکانی خۆی لە هەڵەبجە پەردەپۆش بکە هەتا وەکو ێستا مەرجی سازانی ئێمە لە هەڵەبجە ئەوە لەوەتی ئێمە من و تۆ لەوە چێ لە تەمەنی منداڵەیە بووین تا ئێستا بانگەشەی مەرجی سازانەکرێت هەتا وەکو ێستا نایانتوانی ئەم مەرجە بکەن بە فەرمی هەر خودی خۆی مەرجی سازان ئەگەر بکرێتە فەرمی دەرچەیەک لە هەڵەبجەوە هەبێت بەرە وڵاتی ئێران بەدەر لە مەرجی تەوێڵە کە ئەمە مەرجێکی تا ڕادەیەک لاوەچیە ئەگەر مەرجی سازان بۆ ئێمەی هەڵەبجەی بکرێتەوە هەزاران خەڵکی هەڵەبجە لە ڕێی ئەم مەرزە و لە نێو شاری هەڵەبجە دەبنە خاوەنی کار و بژێوی ژیانیانی تیا جێبەجێەکەن هەر لەسەرەوەی کە ئایا کۆمپانیەکان بۆ ڕوو لە هەڵەبجە ناکەن لە تەواوی دنیادا ئەو شارانی کە زۆر گرنگن بەلایەن لەلایەنی دەوڵەتانەوە شارە سەر سنووریەکانن بۆچی هەڵەبجەی ئێمە بە یاسا کراوە بە پایتەختی ئاشتی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان کەی ویستی یەکێک لە کۆنگرە نێودەوڵەتیە گەورەکان بانگەشتی هەڵەبجە بکات و لە هەڵەبجە جێبەجێ بکرێت کەی ڕۆژێک لە ڕۆژان ئەم پایتەختی ئاشتیبوونی هەڵەبجەی کردە فەرمی و دوو بابەتی گرنگی هێنایە ئەم شارەی ئێمە بۆ ئەوەی خەڵکی بتوانێت لە ڕێی ئەم بابەتانەوە
بژێوی و بە جۆرێک لە کەرتی ئابووری لەم شارە ببوژێتەوە خەڵک ڕووی بێت لە دەرەوەی هەرێمی کوردستان بێتە شارەکەی ئێمە ژیان بەسەر بەرێت نەک ئەوەی کە خەڵکی ناو شارەکەی ئێمە ناچارە بێت کە هەڵەبجە بەجێ بێڵێت و بەرەو دەرەوەی شارەکانی ئەم شاری خۆمان کۆچ بکات. کاگادر ئەڵێن بەدەر لە گەنجیش خێزانەکانیش هەڵەبجە بەجێ دێڵن ڕوو لە شارەکانی تری هەرێمی کوردستانەکەن نەک دەرەوەی وڵات ئەمە ڕاستە و هۆکارەکەیش چیە؟ بەشێک لە هۆکاری کۆچکردنی هەڵەبجەیەکان وەکو خێزان و خانەوادەکان ئەگەر هەر گەنجێک لە هەڵەبجەدا بڕوانەمەی لەسەر و ماستەرەوە بێت ناچارە بێت بچێتە سلێمانی یا هەولێر یا شارێکی تری هەرێمی کوردستان بۆی بتوانێت درێژە بە ژیانی خۆی بدات. ئەگەر تۆ بتەوێت ڕۆژانە لە بازاڕە ئیشێک و دەست بکەوێت ئێستا لە هەڵەبجە جگە لە بەقاڵی و ئەو شتانەی کە پێداویستی ڕۆژانەی خەڵکن هیچ سێکتەرێک نییە بۆی خەڵک بتوانێت ژیانی خۆی تێدا بەسەر بەرێ بۆی بتوانێت بژێوی خۆی تێدا جێبەجێ بکە. تۆ دەزانی ژیانی ڕۆژانەی خەڵکی لە هەڵەبجە ئەگەر بەداتا وەریگرین ئەوەی کە پەیەکات بۆ یەک مانگی کەمترە لە 300,000 دینار لە کاتێکا ژیان لە سلێمانی و لە هەولێر و لە شارەکانی تری هەرێمی کوردستان لەگەڵەوەی ئێمە خۆشحاڵین بەمە نزیکە بێتەوە لە دەگەڵایا بەرەو سەرتر کەوابوو خەڵک لە هەڵەبجە ئەگەر بێوێ بژی یا دەبێت ژیانێکی کولەمەرجی بە سەختی ژیان بەسەر بەرێت یا ژیان بەو شێوازی کە لە هەڵەبجە بێوێ خۆشگوزەران بێوێت توانەکانی خۆی بەگەر بخات تاوەکو ئێستا دەسەڵات تەواوی ئەم سێکتەرانی داخستووە و خەڵک بە ناچاری ئەم شارە جێیاڵێ. تۆ لە ئێمە نزیکتر ئاگاداری دۆخی هەڵەبجەیەکانی لە ئێستا ئەگەر بەراوردێکمان بۆ بکەی لە نێوان باشترین ئەو خزمەت گوزاریانی کە لە ئێستاە بۆ هەڵەبجەیەکان کراوە چین و کامانن ئەوانشی لە ئاستێکی کەمدایە لە ئاستێکی نزمدا. ئەگەر ئێمە بڵین لە هەڵەبجە هەر هیچ نەکراوە لە هەڵەبجە هەندێک پرۆژە کراوە لە ڕاستیە نەخۆشخانەی بەرکەوتوی چەکی کیمیاویمان هەیە ئەوە پرۆژەیەکی گرنگ بوو لەم شارەی ئێمەیە بەڵام ئێستاش دەوترێت ئەم نەخۆشخانە بەدەم کەمی کارمەند و نەبوونی پێداویستی زۆر تایبەتەوە دەناڵێنێت ئێستا لە شاری داوای لێبوردنەکەم پێتە بڕم ئەمە ڕێک لەوێ ڕاستین بۆیەوەیش بابەتێکی گرنگە و نەگەڕێنەوە سەر لە ساڵی 2010ەوە کە ئەم نەخۆشخانەی دروستکراوە یعنی هیوایەک بۆ ئەو بەرکەوتوانەکە عادل بەڕاستی بەڵاڵەن تاوەکو ئێستا من سەردانی ئەو نەخۆشخانەیەشم کردو بەرکەوتەکانیشم بینیون و تاسە تەنها چارەسەری سەرەتایی تیاکرێ ئەوانی دیکە یعنی سەردانی نەخۆشخانە و دکتۆری دیکەکەن یعنی من حەیەکی کەمیان هەبووە بەرکەوتەکان ئەو من حیان لێ بردراوە یعنی بەڕاستی لە دۆخ و گوزەرانێکی خراپدان ئەوانیش هەیە بەبێ ئەو ئامێری هەناسەدانە ناتوانێت بژی ئەڵە من ناتوانم لە مایەکە تەواوی ئەو دەرمانەی بۆم نووسراوە دکتۆرەکە پێمەیە ناتوانم بیکڕم یعنی ئەکرا ئەم نەخۆشخانەیە بەم شێوە بێ کە ئێستا هەیە وەکو دەڵێن کە کاری جوانکاری و نەشتەرگەری جوانکاری تیا ئەنجامەدرێت. ڕاستە لە ڕاستیە لە هەڵەبجە ئێمە کۆمەڵێک خەڵکی دڵسۆزمان هەیە لە کەرتە تەندروستیەکان تەنانەت لە سێکتەرەکانی تریش کە ئەمانە وەکو فەرمانبەر و وەکو لایەنی حکومی ئیشەکەن ئێمە بڵین خەڵکی دڵسۆز نییە هەیە بەڵام ئەوەی کە نادڵسۆز و نابەرپرسە بەرامبەر ئێمەی هەڵەبجەی و هەڵەبجەیەکان خۆدی ئەو دەسەڵاتەیە کە لە کوردستاندا هەیە ئەم دەسەڵاتە گەر ئەو نەخۆشخانەی بەرکەوتووی چەکی کیمیاوی بارانی هەڵەبجەی بە گرنگ سێکردایە جگە لە بینایەک و بابەتێکی کۆمەڵێک بابەتی کەم کۆمەلەشتی گرنگی لە هەڵەبجە پێشکەش بە هەڵەبجە بکردایە نەخۆشی هەڵەبجە ناچار نابوو ڕوو لە سلێمانی یا لە هەولێر بکات تۆ منە بەڕێز پارێزگاری هەڵەبجە ئینشاءالله خوای گەورە شفای خێری بات لە چەند مانگی ڕابردوو من خۆم بینەری بووم بۆ نەشتەرگەریەک ڕووی لە شاری هەولێر کردبوو خۆزگە بەڕێز پارێزگاری هەڵەبجە بۆ نەشتەرگەری قورس خەڵکەکانی نەخۆشەکانی شارەکانی تری هەرێمی کوردستانی بانگشتی شارەکەی ئێمە بکردایە ئێمە شانازیمیان پێوە بکردایە هەر جەنابیان و چەند بەرپرسێکی تری لە هەڵەبجە لە یەکێک لە کەناڵەکانی تەلەڤیزیۆن لە 16 کە 16 بەڕاستی وەکو شوێنی جێبەجێکردنی بەڵێنی درۆ وایە بۆ خەڵکی هەڵەبجە جەنابیان و چەند بەرپرسێکی تری هەڵەبجە فەرمویان لەبەر نەبوونی خزمەت گوزاری ئێمە لە هەڵەبجە ئامادەین دەست لە کار بکێشینەوە گەر بەم جۆرە بەردەوام بێ من پێم سەیرە لایەنی دەسەڵات لە هەڵەبجە لە کاتە هەستیارەکان خۆی بە مەعارەزە ئەزانێت تۆ لایەنی فەرمی تۆ سەرۆکی وەحدەی ئیداری ئەم شارەیت کاتی ئەڵێی هەڵەبجە ئیهمال کراوە من ئامادەم دەست لە کار بکێشمەوە گەر بەم شێوازە بەردەوام بێت فەرموو ئێستا دەست لە کار بکێشێتەوە کە دەست لە کار ناکێشێتەوە کەوابوو دەبێت دان بەوەدا بنێت حکوومەتداریەکەیان لە هەڵەبجە شکستی هێناوە لایەنی دەسەڵات بە هەردووچیانەوە دێن لە هەڵەبجە بانگەشەکەن لە کاتێکا بە یەک بڕیاری سەرۆکی هەرێم ئەتوانێت ئێستا لە هەڵەبجە گەورەترین یا سەرۆکی حکوومەت پرۆژەی خزمەت گوزاری پێشکەش بکات بەڵام کە نایکات چیە تاوانبارە ئەوانە تاوانبارن کە دەسەڵاتیان نییە لە هەڵەبجە
یا خۆیان تاوانبارن یا ئەو کەسانی کە دەنگ و متمانەی خۆیانیان پێبەخشن. باشە کاک عادل، خۆ جگە لەو دوو حیزبەی دەسەڵاتدار کە ئێستا هەرێمی کوردستان بەڕێوە بن، حیزبی دیکەشمان هەیە، ئەوانە بۆ دەنگێک ناکەن لەسەر ئەم دۆخەی ئێستای هەڵەبجە و تەواوی کوردستان بەگشتی، یان قسەتان کردووە و بگرە گوێتان لێ ناگیرێ؟ لە ڕاستیا کاڵەخان حکوومەتداری دوجار بە زۆرینەوە کەمینەیە. ئێمە لە هەرێمی کوردستاندا خاوەنی حەوت پەرلەمانتار بووین، لە ئاستی ئەو حەوت پەرلەمانتاری کە کۆمەڵ هەیە بووە وەک دەوترێت زیاتر لەوە ئیش کراوە. ئێستا لە عێراقا ئێمە یەک پەرلەمانتارمان هەیە. من ڕۆژێک برادێک بە خۆمی وتی من دەنگ بە کۆمەڵی دادگەریە دەم، دەنگ بە ئێوە ئەدەم تەنها لەبەر یەکشت. وتی وەڵاهی کۆمەڵ نیم. وتی من لە مەجلیسێکا بووم تویانە ناوی سێ پەرلەمانتاری عێراق بێنن لە سۆران عومەری ئێوە و دوو نەفەری تر تیانە پەڕیوە. کەوا بوو ئەمە مانای ئەوەیە ئەم هێزەی کە لە هەڵەبجا ئێستا هەیە ئەگەر لە دەسەڵاتا بێت لە دەسەڵاتانە بێت ئەمانە دڵسۆز و پشتیوانی خەڵکن. لە هەڵەبجەشا ئێمە ئەگەر بێت و خەڵک بتوانێت متمانە بە لە کاندیدانی کۆمەڵی دادگەری ئێمە بنێرێتە دەسەڵات ئەو کاتە جێگای خۆیەتی کە گلەیی لە نەبوونی خزمەتگوزاری لە ئیسلامیەکان و لە ئێمە بکات. بەڵام کاتێکە دەسەڵاتێک لە هەر شوێنێک لە کوردستاندا دەبێتە زۆرینە، ئەو کاتە ئێمە تەنها ئەوەمان پێکرێ بە خەڵکی بڵێن ئەمانە نەعەدالەتن ناداتپەروەرن. پەرلەمان بە خۆ دەزانی کە ئێمە تیا بووە لایەنی تەشریعی بووە، لایەنی یاسادانان بووە، بەڵام لایەنە تەنفیزیەکە حکوومەتە. ئەو زۆرینە ئەبێتە حکومڕان لەم کوردستانی ئێمەدا کە خەڵک دەنگی پێدا. هیوادارم ئەم جارە خەڵک بتوانێت متمانە بەمانە نەدات بۆ ئەوەی سەر لە نوێ ئومێد و هیوا بە خەڵکی بگەڕێتەوە. تەنانەت بەدەر لە باش کۆمەڵی خەڵکی تر هەن کە لە بنجۆی دەسەڵاتە ئەمانە هاتوونەتە سەرەوە، بە ناوی پێشتر لە دەسەڵاتە بوون یا لە بندستی دەسەڵاتە بوونەتە ملیاردێر. ئەمانە ئێستا لە دەسەڵات زیاتر دەمیان گەرمە کە خۆیان بە معارەزە ئەزانن. لە کاتێکا خۆیان غەرق بوون لە دزی لە گەندەڵی لە تەواوی فەسادەکانی لە وڵاتە هەبووە، دیسان بە ئامانجی چاواشەکاری بەرامبەر بە دەنگدەری کورد لە کوردستان و بەتایبەت لە شاری هەڵەبجە لاف و گوزافی خۆشگوزەرانی بۆ شارەکەی ئێمە لێدەن. زەحمەت نەبێت لە چەند ساڵی ڕابردوو کە ئێوە دەسەڵات بوون، دەسەڵاتی سەربازی بوون، دەسەڵاتی فەرمی بوون، دەسەڵاتی ئیداری بوون لە کوردستان، چیتان بۆ هەڵەبجەیەکان کرد کە ئێستا یانە هەڵەبجە و دەتانەوێت خەڵکی بەم بابەتانە چاواشە بکەنەوە؟ کاک عادل، زیاتر لە 35 ساڵ زەمانێکی دوور و درێژ و تااقەت پڕۆکیانە بەڕاستی چی کراوە بۆ کەسوکاری شەهیدان؟ ئەو خۆتەزانی باسمان لە دۆخی بریندارەکان کرد، هێشتا دایان و سەدان ئەتوانین بڵێن مناڵی ون بوو هەیە دایکی و باوکی و کەسوکاری زیاتر لە 35 ساڵە چاوەڕێ هێشتا لەبەر دەرگاکەیەوە ئەڕوانێ بۆی سبەینە ڕۆڵەکەی بێتەوە. چیان بۆ کراوە؟ کەسوکاری شەهیدان ئێمە معلومی جەنابتە من خۆم خانەوەدەمان بنەماڵی شەهیدانە نزیک 43 شەهیدمان هەیە. بەڕاستی ئەوەندە ئیهمال کراون کەسوکاری شەهیدان. ئێستا ئەگەر لایەنێکی حکومی ناوی شەهیدەکانیان بەرێت ئەمانە ئەوەنە بێزار کراون بە سوکایەتی بە خوێنی شەهیدەکان ێزانن. کەسوکاری شەهیدانی چیمەبارانی هەڵەبجە بە تەواوەتی فەرامۆش کراون. من خۆم چەند ساڵی پێشوو لە وڵاتی ئێران ڕۆشتمە سنتەرێکی گەورەی DNA کە ئەو سنتەرە بوو ئەو مناڵە ونبووەکەی هەڵەبجەی تێدا دۆزرایەوە و ئەوەی بیارە محەممەدی ونبوو یا خەلیلی هەڵەبجەیی. ئەم سنتەرە بە ڕسمی ڕایان گەیاند کە ئێمە ئامادەین نزیک 7 منداڵی ونبوو لە ئێرانە هەیە، ئامادەین نمونەی تەواوی کەسوکاریان وەربگرین و بیکەینە فاکتەرێک بۆ دۆزینەوەی کەسوکاریان. من بە چەند لایەنێکی فەرمی حکومی شمود لە هەڵەبجە کە ئەم سنتەرە ئامادەی دەربڕیوە خودی دکتۆر تەوەلایی کە سەرۆکی سنتەرەکە بوو، خودی ئەم دکتۆرە بەڕێزە سەرۆکی تەواوی مرکزی DNA لە وڵاتی ئێران و لە تارانە و لە ڕێی من و بە تۆمارکراوی لامەکەوتی تەواوی هەڵەبجەیەکان بە هەڵەبجەیەکان بە بەرپرسەکانیان بڵێ ئێمە ئامادەین DNA-تان بۆ بکەین. بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان بە هەر بیانوویەک و بە هەر هۆکارێک هەبوو تەنانەت کەیسی مناڵە ونبووەکانی هەڵەبجەی ئەوەندە فەرامۆش کردووە ئەوانەش کە دۆزراونەتەوە هاتوونەتەوە هەڵەبجە خۆزگا خوازن هەر نایانزانێ خەڵکی ئەم شارەن و لە ژیان و حاڵی خۆیانە لە شارەکانی خۆیانە بەردەوام بوونەیە لە وڵاتی ئێران. کاک عادل، بەڕاستی ئەتوانین بڵێن کە هەڵەبجە نەدەکرا لەسەر ڕای ئەو زۆری لە ئاستی قوربانیدانە دۆخ و گوزەرانی بەم شێوە بووە. کەواتە بۆچی دۆخ و گوزەرانی هەوڵاتیان و خەڵکی هەڵەبجە و بەشمێنەت بەم شێوەیە ئێستا سەرڕای ئەو قوربانیدانە گەورە کە دەکرا هاوشێوەی هێرشیما بووە کە پێکەوە توانین بڵێن؟ کاڵخان بەشێکی دەگەڕێتەوە بۆ بوونی بەرپرسی نابەرپرس لە هەڵەبجەدا. ئێستا لە سەدا هەفتای بەرپرسانی هەڵەبجە بەرپرسە باڵەکانی هەڵەبجە لە ماڵ و حاڵیان لە سلەیمانیە وەکو دەوامێکی قوتابخانە ڕۆژانەیەن
2 سعات یا 3 سعات لە نێو شاری هەڵەبجە بن و ئەگەڕێنەوە شارەکانی خۆیان لە کاتێکە ژیان لە نێو هەڵەبجە پێویستی بەوەیە کە تۆ لە کوچە و کۆڵانەکانی هەڵەبجە لەگەڵ خەڵکی فەقیری هەژار یا خەڵکی فەقیر و هەژاری ئەم شارە بژیت. بەرپرسانی هەڵەبجە لە نێو هەڵەبجەدا ناژین کە لە نێو هەڵەبجەشدا ناژین هەر ئەوەیان لێ چاوەڕێیەکرێ کە لە دوای 33 ساڵ حکومڕانی هەڵەبجەیەکانیان گەیاندوتە ئاستێک کە بێئومێد بوون لە سادەترین ژیان لە نێو شارەکەیاندا. پێویستە هەڵەبجەیەکان ئەم جارە مووقیف بنوێنن هەڵوێست بنوێنن بزانن چیە لە خەمی پەروەردەی منداڵەکانیاندا بووە چیە لە ڕابردوو بەبێ بەرامبەر خزمەتی پێکردوون. ئێمە لە کۆمەڵی دادگەری بەدەر لە تەواوی سێکتەرە پەروەردەییەکانمان بەدەر لە بابەتەکانی ترمان لە هەڵەبجە یەکەمین داهێنەری یەکەمین کۆمەلگای پزیشکی نەخۆشخانە بووین کە لە تەواوی دنیادا لەگەر لە کوردستان و تەواوی عێراقدا بەراوردی بکەیت بۆ یەکەمین جار بووە بلیتی نەخۆشمان لە 15,000ەوە کردووە بە 3,000. ئەمە ئەگەر بە بەراورد لە 30,000 نەخۆشە حسێبی کەی تەنها لەم بلیتەدا زیاتر لە 250 بۆ 300 میلیۆن دینار بۆ نەخۆش لە مانگێکا دەگەڕێتەوە. دەسەڵات بەدەر لەوەی کە داهاتی وڵاتە دەخوات تەنانەت گەرنگترین کەرتەکانی ژیانیشی لەم شارە فەرامۆش کردووە. باشە بۆچی دەسەڵاتدارانی هەرێم بەم شێوەیە مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی خۆیان ناکەن ئەو بە تایبەتیش بڵەبجەیەکە؟ دەسەڵاتدارانی هەرێم سیاسەتێک هەیە پێوترێت سیاسەتی ستالینی. ئەمانە گەشتونەتە قەنەعەت کە خەڵک ئێهمالکەن ئینجا خۆشگوزەران دەژین بەخۆشی دەژین. ئەوترێت ستالین دوایەوەی کە دەیبنەوە لە شەڕاو کۆتایی بە شەڕیەت کە هەموو کاربەدەستانی کۆبنەوە پێڵێن گەورەمان چی بکەین بۆ وڵاتەکەمان چۆن خزمەت بکەین بابەتێکی دوور و درێژە مریشتێکەیەنێت یەک تەواوی با بڵێن پەڕووباڵی لێ کاتەوە دواتر مشتە گەنمی بۆ بە ئەمریشەکە بەڕاکردنیە بەلای بۆی گەنمەکە بخوا. ستالین ئەڵێ پێویستە خەڵک بەم شێوازە بژی. ئەمانش هەمان ئەو سیاسەتە گڵاوە بەکارێنن. بۆچی و دەسەڵاتدارانی هەرێم بەم شێوەیە مامەڵە لەگەڵ خەڵکی خۆیان و هەڵەبجەیەکانەکە؟ دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان لە ڕێی ئەو ڕاوێژکارە دوشمنانەی بە میلەتی گەلی کوردستان گەشتونەتەوە قەنەعەتەی کە میلەت بە هەمان سیاسەتی ستالینی لەگەڵیا بجۆڵێتەوە. ئەم سیاسەتە بریتی بووە لەوەی لە دوایەوەی کە دەیبنەوە لە شەڕ دەوترێ مریشتێک برسیەکە ستالین دوای ڕۆژێک ئێنێتە ناو تەواوی کاربەدەستانی وڵاتەکەی پەڕووباڵی لێ کاتەوە مشتێک گەنمی پێدا مریشەکە بەڕاکردنیە بۆ لای بۆی گەنمەکەی بخوا. ئەم دەسەڵاتە گەندەڵ و نادۆستەی کە دەرحەق بە گەلی کوردستان لە هەیە و لە کوردستان ئێمەدا هەیە هەمان ئەو سیاسەتە گڵاوە بەکارێنێت. خەڵکی وا لێ کردووە بە 2 مانگ بە 3 مانگ مەعاشێکی پێدرێت یا وای لێ کردووە تەواوی ئەو بابەتانی کە ئومێد بە خەڵکە بەخشن دەسەڵات کردوونی بە ناومێدی بۆ خەڵکی. هەر ڕۆژێ حکوومەت عێراق بڕیارە دەرکا لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان دەسەڵات ئەوەندە دژایەتی ئەم بڕیارە ئەکات لە ژێرەوە لە دژی دەوەسێتەوە خەڵک وای لە هاتووە بە 2 مانگ بە 3 مانگ مەعاشێک وەرەگرێت ئەگەر وەریشی گرێت یان ئەو مەعاشانەش کە پێدرێت جاری وا هەیە 2 مانگ 3 مانگ دواکەوێت نازانێ لە مانگی نۆیە مەعاشی مانگی 5 پێدرێت لە مانگی 12 مەعاشی مانگی 4 پێدرێت. ئەوەنە سەری لە خەڵک شێوانوە بەم سیاسەتە سەلمانیوەتی کە دڵسۆزی خەڵکی نییە. من وەکو خۆم پێم شەرمە جارێتتر ئەم دەسەڵاتە بێتەوە بە زۆرینە لە وڵاتە. ئەگەر ئەم دەسەڵاتە متمانەی خەڵک بەدەست بێنێتەوە کەوابوو ئەم خەڵکە شیاوە بەوەی ئەم دەسەڵاتە بەرامبەری دەیکات. ڕاستە کاگعادل بەڕای تۆ ئەمە دوولانە نییە کە دەسەڵاتەڵێ ئێمە هەر شتێک بکەین بۆ منە موچە دواکەوێ هیچ خزمەت گوزارێک پێشکەش ناکەڵێ من خۆ من ئەگەرەمانش بکەم خەڵک هەر لێم قوبوڵەکە یان دەسەڵات دەڵێ نەخێر ئەمە ئاخر و ئۆخرەکەی منە وا بەرەو تەواوبوو نەچم بەم شێوەیە. بێگومان دەسەڵات بێ ئومێد بووە لە مانەوەی بۆ هەتایی لەسەر حکم لە وڵاتە چکە ئەوەی بەدەرهاق بە خەڵکی کردوێتی لە ڕاستیە قابلی شۆڕشی چەکداری لە دەست بکرێ. بەڵام ئێستا تاکە وەسیلەیەک کە لەم وڵاتی ئێمەیە گونجاو بێت شۆڕشی فکریە شۆڕشی هەڵبژاردنە. ئێستا وەک دەوترێت کەمترین تەزویرات لە هەڵبژاردندا دەکرێت هەموو دەرگاکان داخراون لە تەواوی ئەو وێزگانەی کە دەنگی تیادرێ دەنگەکان ئەژمێرێت. ئەگەر خەڵکی بەڕاستێتی و بێزار بۆ لەم دەسەڵاتە گەندەڵە فەرموو لەسەر سنووقەکانی دەنگدان کۆتایی بەم دەسەڵاتە بێنێت. کەواتە بەدیلێک بۆ دەربازبوون لەم بارودۆخی ئێستا کە هەڵبجەیەکانی تایەوە تەواوی خەڵکی کوردستان دەنگدانە. بەدیلی سەرەکی و بنەڕەتی و کۆتایی دەنگدانە دەنگ دەردەبێ بە درۆی
شاخداری ناکۆشی نێوان ئەم دوو دەسەڵاتە نەخەڵەتێت لەسەر شاشەکان گەورەکانیان یەکتری پڕجوێنەکەن سوکایەتی بە یەکەکەن. من بە دەنگدەرانی هەرێمی کوردستان ئەڵێم لە دوای هەڵبژاردن ئەگەر ئەمانە زۆری نەبێننەوە لە دوای هەفتەیەک یا چەند مانگێک یا ئەگەر ماوەیەکی زۆر کورت دەسەکەنەوە ملیەک و بە یەکەوە حکومەت تەشکیلەکەن و دیسان ئێمەی دەنگدەر و ئێمەی هاوڵاتیان هەرێمی کوردستانیش دەبێت چەند ساڵی تر دیسان خۆپشاندانێکی بێ ئەنجام بە دەستی ئەم دەسەڵاتە گەندەڵە دەست پێ بکەینەوە و دوجار ئەمان بەردەوام من لەسەر دزی و گەندەڵی و نەعەدالەتیەکانی خۆیان. باشە کاک عادل پێشەوەی کۆتا پرسیارە لێ بکەم هەڵ بەڕاستی ئەم شەڕێکە لەسەر تیڤیەکان ئەنجامیان دەست دەکەن بە قوڵی یەکتریا لە شان و باڵ یەکتری کەمەکەنەوە و هەتا دوایی کۆمەڵە کشتی تر ئەمە وا ناکە کە نەوەکانی ئایندە خۆت باسی کرد خۆ هەتا کۆتایی دنیا دەسەڵاتی هەرێمی کوردستان بەدەستی ئەوانەوە نابێ ئەمە کارێک ناکە کە ئەوانیش چاو لەمان ئەمانە پاچیان بنەوەی داهاتوو نییە. ئەم شەڕی ئێستا لەسەر شاشەکانێکن ڕۆژگارێک دەرهەق بە یەکتری ئەیان کرد دەوترێت نزیک 30,000 ڕۆڵەی بەشمەینەت و فەقیر و بەستە زمانی ئەم وڵاتیان لە یەک کوشتووە ئێسەش مناڵەکانیان بە ناڕەحەتی و بە سەختی ژیان بەسەرە بن. ئەمانە باچیان بەم درۆ شاخدارانە نییە کە ئێستا بەرامبەر یەکتریەکەن. ئەمانە لە ژێرەوە شەریکە دزن لە وڵاتە بە یەکەوە داهاتی ئەم وڵاتیان لە نێو خۆیانە بەش کردووە. کاتێک کە کەمترین ناکۆچی دروستە بێ لە بینیانە ئەو کاتەیە کە لەسەر داهاتی مەرزێک یا داهاتی نەوت یا داهاتێکە لە بەغاوێتەوە وڵاتە ناکۆچیان بە دروستە بێ ئایا ئەمیان لە ساعت چەند بەرێ ئەویان لە ساعت چەند بەرێ نەک باچیان بە دەنگی بە خەڵک نییە و بە دەنگدەر نییە باچیان بە خوێنی خەڵکیش نییە. لە دوای ئەو هەموو ساڵەی کە خەڵکیان لە یەک کوشت ئێستا هیوادارم هیچ ئومێدێکیان بۆ جارێتتر هەستانەوە نەبێت و خەڵکی هەرێمی کوردستان خەڵکی بە شەرەف و دڵسۆزی هەرێمی کوردستان متمانیان پێنەداتەوە. کاگادە زۆر بە کورتی پێم بڵە سبەی ئەگەر ڕۆژی تا هۆڵی پەرلەمان یەکەم کارکە بتوێ بۆ هەڵەبجەکانێکی چی بە بڕای خۆم کاری سەرەکی و ئەساسیم دەبێت داکۆچیکردن بێ لە شوناسی ئیسلامی. مرۆڤ ئەگەر شوناسی ئیسلامی و ئاینەکەی پاراست نەخائین دەبێت نەخۆفرۆش دەبێت نە هیچ هێزێ دەتوانێت بە پارە و بەسەرەتی دنیا بیکڕێت. دەستخۆش کاک عادل عیزەت کاندیدی ژمارە 5 لەسەر لیستی 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵەبجە سوپاس بۆ ئامادەبوونت لە ڕایاڵی ئەمڕۆ ڕایاڵان پێشکەشکردن هەر شەڕ.